وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. من لە تەعقیبە دیبەیتەکانە ئاخێزە کوردەوار سەربەخۆ بەرەبرە کە ئەڕۆمە بەرۆ بە مەسائلێکە خۆم و بە معزەڵاتێ بەرخوردەکەم کە پێم وایە ئێشێ لەسەر ئەمانە دیبەیت بکرێ. شاید یەکێک لە دەلایلێک کە نووسەرە گەورەکانە دنیا ئەوانەی کە توانیان ڕۆمان بێرنە ناوە ئەدەبیات و بیکەن بە کۆڵەکەیەک لە ئەدەبیات و ڕۆمانەکان بوونە سەرچاوەی ئیلهام بەخشین بە ئینسانەکان ئەوە بوو کە نووسەرێکی تەوانا ئەیتوانی ببێت بە زمان حاڵە کەسانێک کە زمانیان نییە، بەو مەعنا کە فرە کەسێک دەردێک وا لە وجودیە، مەسائلێک وا لە ناوی زندگیە و لە تەجروبەی ژیان یا خەریکە مەسائلێک تەجروبە ئەکات کە توانە تەحلیل و تەجزیەی ئەمانەی نییە، ناتوانێ ئەمانە شی تەڵ بکات و ناتوانێ بە نەتیجەیە بگات. ئەمما ئەم ئینسانە دائیمەن وجودێکی نائارامی هەست، ئەم ئینسانە دائیمەن ناتەواوە و ئەم ئینسانە دائیمەن لە خەڵەتاندنە خۆیە خەریکە لە بازنە و کێبڕکێیەکە فقط هەڕائەکە. بۆیە ئەم بەشە فرە مهمە کە ئێمە بزانین فرەیەک لە ئێمەمانان زوانمان نییە کە دەردەکانە خۆمان و ڕەنجەکانە خۆمان باس بکەین، هاواری بکەین. فرەیەک لە ئێمە ڕۆینە لای دکتۆر ناتوانین دروست بێژین کوێمان دەقیقەن چۆن ئەیشێت تا دکتۆر بتوانێت نسخەیەکی دروست بدات. شاید بەشێکی گەورە لەم ڕۆمانانە ئەوە بێت کە ئینسان دەبێت ئیلهامێکی پێ بگات بە تەماشاکردنە داستان و چیرۆکە زندگی ئینسانەکانە جۆرا و جۆر لە مەوقعیەتە جۆرا و جۆرە لە فەزا و مەکانە جۆرا و جۆرە بتوانێت نەوعێک تەجروبەی زیاتر بە تۆ بدات لە زندگی تا تۆش بتوانیت مەسیرە خۆت بدۆزیت و معنای خۆت لە زندگی بدەین. ئینگلیسیەکان زەلبوون مەسەلێکیان هەز یا بە قەوڵە ئێوە پەندێکی پێشینیانیان هەست ئێژێ ئەوەی فقط لە شار لەندەن ژیانی کردوێت چوزانەی لەندەن چییە؟ یعنی ئەو ئینسانەی کە لە تەواوە عمریە لە یەکێک لە گەورەترین و مۆدێڕنترین پایتەختەکانت جیهانە زندگی کردوێت بە ناوە لەندەن، هیچ بەرداشتێکی سەبارەت بە لەندەن نییە. ئەم ئینسانە ئەگەر نەگەڕیاوێت، دیهاتی چاو پێ نەکەوتوێت، شارەکانی تری چاو پێ نەکەوتوێت، وڵاتەکانی تری چاو پێ نەکەوتوێت، قیاسێکی دروستی نییە تا بفەهمێت لەندەن چه فەرقێکی هەستە کە ئەوانی ترە نێسی. و ئەمە پەندێکی دروستە و پەندێکی فرەحەقی حەکیمانەست. تۆ لە بێ قیاسیە، تۆ لە بێ سنگومەنیە، لەوانەی کە هەست هیچ گزارشێکت نییە، هیچ زەحمەتێکت نەکێشاگە و هیچ دەریافتێکت لێ نییە. بۆیە گەڕان خوێندن ئەرزشەکەی وا لە ئەمەی کە تۆ قیاس بەدەستێریت، ئەتوانی ببی بە ساحێبە قیاس، ببی بە خاوەنە قیاس و بتوانی هەڵی سەنگێنیت کە ئەمە خاسە یا خراوە، بۆ ئەگرا مهمە، بۆ فڵانە جێگە مهم نییە. ئەمە وەسە ئەوەی کە تۆ لە خانەوادەیەکی پوڵدارە لەدایک بوویت و هەرچیەکە گەرەکوێ بۆت مهەیا بێت، بەڵام ئاواتە ئەوە بخوازی ڕۆژێکیش فەقیرانە و گومنام لەناوە خیابانە بگەڕێ بێ ئەوەی کە خەڵک بزانێت تۆ کێی کوڕکی، یا ئەوەی کە تۆ چاوت دڕیوێتۆ تەجروبەیە تۆ لە ماشین و سەیارە مرسدس بنز بووێت، هیچ وەخت فەرقە فیمابەینە مرسدس بنز و پرایدێک نازانیت. تۆ پێت وایە ماشین ماشینە و نازانی ئاپشنەکان بنزتەکە پرایدێکە چەندی فەرقەکە. تۆ ئیشت تەجروبەیە
خوڕین و سواربوون لە پرای دەدبێت تا ئەو وەخت تەجروبەی سواربوون لە مرسدس بنزیش بۆ تۆ معنا بدات. شاید ئەکسەریەتە ئێمەمانان قیاسمان نییە، چون ئەو شتانەی کە تەجروبە بە ئێمە ئەدات خۆمانی لە مەسیری ناخەین. دروسە ڕۆژگارەکانە عمرمان تێت و ئەڕوات، بەڵام دایرەی ئرتباتیمان تەنگە، چۆنێتی ڕوانینمان بەم دنیا تەنگە. بۆ فرەیەک لەم مردمە ئەکسەریەتە ئەم مردمە داستانێکیان کە بۆ تعریف ئەەکەی، چیرۆکێکیان کە بۆ تعریف ئەەکەی، نازانن چه اتفاقی کەوت. بۆ ئەکسەریەتە ئەم مردمە حتا لە ڕەوابەتە ئیجتماعی و خانەوادگی خۆیانە نازانن چۆن هەڵس و کەوتکەن، نازانن فلانە کەس محەبەتەکە، فلانە کەس دۆسە، فلانە کەس دوژمنە، فلانە کەس بەرژەوەندی خوازە، منافعی هەست، ها بە شوێنە منافع خۆی وە یانە. من لەم ژیانە ئیجتماعی خۆمە لەگەڵ فرە کەسێکا قسەکەم، قەوم، دۆست، ڕەفیق، یار لە شارەکانە مختلفەم کوردەوارە. قەڵە بە گوزارش ئەمانە مەسە فرەیەکیان دڵتەنگن لە شەرایەتێکا وان تێیە. بە تۆرە کولی وەختی قسەکە نێژن ڕۆژگارە ڕەشێکە، برا و برا ئیتمینانی نەماگە. گشت کەسێوا لە شوێنە منافع خۆی، وەلێ من مطمئنم ئێمە تعریفیشمان لە منافع نییە. ئەگەر تعریفمان لە منافع بوایە و بمانزانیایە بەرژەوەندی یعنی چی، تەبیعەتەن لە ڕاستای بەرژەوەندیە حرەکەتمانە کرد. بۆیە دیبەیتەکان ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تەلاشەکات کە لە تۆ ئیلهام بەخشیەک بکات، لەحزەیەک لە تۆ دروست بکات کە تۆ بەخەبەر بێت و لە خوات، لە دەروونە خوات، لە ئەتراف خوات، ئەو کۆمەکتە پێ بکات، ئەو کاتالیزۆرە بێت، ئەو هەوێنە بێت کە تۆ ئەو تەکانە بخۆی. بۆیە نووسەرێک ئەڕوا ڕۆمانێک ئەنووسێت و ڕۆمانەکەی ئەرزشە خوێندنی هەست، ئەی خوێنی تۆ. فرەکەسێ فکرەکات جەمبەیە فیلم، داستان، چیرۆک، ڕۆمان جەمبەی سەرگەرمی و ئینترتەیمنتە. دەرسوورەتێکە بە باوەڕە من ئێشێ کونجکاوی تەعقیب زەوایای جۆرا و جۆرە تەجروبەهای نەکردەیەکە کە تۆ لە ژیانە خۆتا ناتوانی بیکەی، مەجالت نییە بیکەی و پێی پێەوەی. ئەمشەو گەرەکمە بۆ خاترەوەی کۆمەکێک بکات بە فرە کەسێک کە زندگی خۆی جددی ناگرێت. ئەکسەریەتە ئێمەمانانێ وەختێ لەگەڵ یەکتریا قسە ئەەکەین دڵتەنگین، شاکین، حەل لە خۆی وە ناشادین، یا حەل لە خۆی وە شادین. بتوانێت یارمەتیە بە ئێوە بکات، بە ئێمە بکات، بەشک و بەو لەحزە بگەین کە اتفاقێکمان تیا بکەوێت، بەشک و پێی بووین کە ئێمە کین. من ئەمشەو گەرەکمە دەرمۆردە چەند کاراکتێرێکی ڕۆمانە جەنگ و سۆڵحە تۆڵستۆی قسە بکەم کە بۆ ڕۆمانە جەنگ و سۆڵحە تۆڵستۆی مهمە. چۆن ئێژن ئەسەرێکی گەورەس، ئایا هەروایە مێشکەوتگینە شوێنە ئەم قسە کە ئەسەرەکە ئەسەرێکی گەورەس، یا چه تواناییەک لە تۆڵستۆ مەوجود بووگە تۆڵستۆیە کە توانی گێسی ئەم گەورەیە بنوێنیت، توانی گێسی مەسائلێک بوێنیت کە ئێمەمانان نەمان دیگە نایوێنین. بزانە من بارها وتکمە لەم سەرزەمینە کوردەوارە ئێمە شتێک باو بووگە ئێژن خەڵکی پارە پەرستە،
خەڵکی ها بە شوێنە پارەوە و من جوابم داگەسۆ باوەڕ کە ئەم خەڵکە نازانێ پارەی بۆ چییە. بزانن ئەم قسە ئیدعا نییە. ئەکسەریەتە ئەوانەی کە بە شوێنە پوڵن و شایدیش پوڵیان بەدەست هاوردگەوە پارەیان بەدەست هاوردگە ورد بووی تۆ لە ناو زندگیانە ئەوێنی فرە گۆشەیەک لە زندگیە ئەمانە و لە ژیانە ئەمانە بۆشاییە گەورەی واتیە. بزانن بۆ خاتریەوەی ئێوە بفەهمن لەم سەرزەمینە ئێمە کەسێک کە بەخۆی ئێژێ دەوڵەمەند ئەو پوڵەی کە بەدەستی هاوردگە بە ڕەنجەشان و بە خەلاقیەت بەدەستی نەهاوردگە تا ئیستە شەڕی بۆ بکاتەوە کە پوڵەکەی بمێنێت و محاولە بکات ئەم پوڵەی و ئەم سروەتەی هەتایی بکاتەوە، یعنی بیباتە ناوە بەشانێکی تر تا بتوانێت دەسەڵاتەکەی بنەڕەتی بکاتەوە بۆ خۆی و بۆ خانەوادەی و بە میرات بەجێی بێڵێت بۆ نەوەکانی بۆ مناڵەکانی. تۆ ئەوێنیت هیچ حرەکەتێک لە چوارچێوەی هێشتنەوەی ئەم پوڵە ناکرێت. بالاخرە تۆ بە زندگیەکە لەم دنیا کردکتە ئەزانی داستانە ئەوڵ ئەوەسە کەسێک پیا ئەوێت لە نقطەیەکا پوڵێک پیا ئەکا و ئەم پوڵە کە پیای ئەکا بەرەبرە احتیاجاتە ئەوڵیەی خۆی پێبەرتەرەفەکە. مەسەڵەن کانی هەز دڵی پێوگە ماشینی بوێت ماشینێکی پێسێنێت، دڵی پێبووگە کە ویلای بوێت ویلایەکی پێسێنێت، دڵی پێوگە سەفەرە خارجی بکات ئەڕوا سەفەرە خارجی پێەکە. بەڵام حەد پوڵەکەەوە نەفرەس کە نازانێ بە بەقی چی بکات وەلەزا بیرەکاتۆم سروەتەی جاودان بکە مندگاری بکات بیکا بە سونەتی لە ناوی خانەوادەکە. ئەوڵێ اتفاقەتی ئەکەوێ ئەمەسە بیر ئەکاتۆ لە بڕێ زەمینەی تری شافعالیەت بکە. یەکێک لەوانە مەسەکە مناڵەکەی ئەهەنێرێت کە ئاموزش و پەروەرشێکی دروست بکرێت، بڕوا دووسێ زمانی خارجی فێر بوێت، ئەی هەنێرێتە مەدرسەی خصوصی، ئەی هەنێرێتە دانشگای خصوصی، ئەی هەنێرێتە دەرەوەی وڵات. یەکێک لە بەشەکانم سروەتی مناڵەکەیسی. مناڵەکەی ئێشێ ئاموزشێکی دروستی بوێت تا لە دنیای ئەمڕوا بتوانێت هەڵسو کەوت بکات لە قەبارەی سروەتێکە هەسی. مەسئلەی دووەمی سەرمایە گوزاریە. سەرمایە گوزاریە کە مطمئن بێت سروەتەکەی بۆ ئەگەڕێتەوە. لە کناری ئەمە تەهدیدەکانێک کە سروەتەکەی تەهدید ئەکات ئەخوێنێتەوە. چی بەعسەوێ منم سروەتمان لە دەست بام؟ کێ بەعسەوێ منم سروەتمان لە دەست بدەم؟ و دەرنەتیجە بیری لێکاتەوە چۆن پلان دابنێت ئەم سروەتەی چۆن بەش بکات و چۆن بازی بکات کە ئەم سروەتە هەم گەورە بوێت هەم کار بکات هەم قودرەتی بوێت. بزانن یەک نەفەر لەم سەرزەمینە ئێمە لە هیچ حەوزەیەکە تەلاشە بۆ ماندەگارکردنە سروەتە خۆی ناکە. ئەمە بە تۆ ئێژێت سروەت لەم سەرزەمینە ئێمە و کەسانێک بە ناوە کورد ئەم سروەتان بە ڕەنجەشان و بە خەلاقیەت بەدەست نەهاوردگە. بۆیە هیچ تەلاشێک ناکەن کە حیفزی بکەن، کە ماندگاری بکەن، بەڵکو ئەم سروەتە لە ڕێگەی ڕاند دەستیان کەوتگە، ڕاندێکیان پێدریاگە، بەڵکو لە ڕێگەی ئینحسار و پێدریاگە، ارتباطات و پێدریاگە و هیچ خەلاقیەتێکی ئەم ئینسانە لە کەسب ئەم سروەتە مەوجود نەبووگە. ئەم ئینسانە هیچ زەحمەتێکی بۆ ئەم سروەتە نەکێشاگە کە بەدەستی هاوردگە. ببەخشن بێمە سەرە حکوومەتە هەرێمە کوردستان و بە احترام و قسە بکەم دەربارەی ئێمە گشتمان فکرەکەین حکوومەتە هەرێمە کوردستان لە ڕەوتێکی تاریخی و مێژوویی لە مبارزەی مەردمە کورد بۆ گەیشتنە بە دەسەڵاتە خۆیان هاتکەسە دەرەوە. یعنی لەم بەشە قەومی ئیتنیکیە کە پێئێژن کوردستان و ئەمانە معتەقدن کە چوار بەشە
ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باشوور و باکوور معتەقدن کە ڕەوت و جەریاناتە کوردیەک لەژێر ناوە شۆڕشە کورد دروست بوو و کەسانێک چوون خوێنیاندا و ئەم شتە فقەت لە باشوور و ڕۆژئاوا سەمەریدا تا ئەم دەقیقە. لە ساڵە 91 و اتفاقی کەوت بەناو ڕاپەڕین و ئەم مردمەی ژێرە دەسەڵاتە حکوومەتە سەددام مەجاالێکیان پیا کرد کە بەرعەلەیهە حکوومەتە سەددام قیام بکەن و ئێژن کە معمارە ئەم ڕاپەڕینە نەوشیروان مستەفا بووگە با ئەمانە گشتی قبولکەین، ئێمە با ئەمە گشتی قبولکەین و ئەمانە توانیان لە ناو چوار گورگە دەوڵەتە ئێران و دەوڵەتە عێراق و دەوڵەتە سووریە و دەوڵەتە تورکیە کیانێکی بچووک کە خۆیان پێیان ئێژن ئەم ئەزمونە ئەوێ تۆ سەمەرە وەسە تاقانەی وەسە ئۆجاخە 5 برا 4 برا مەسەڵەن لە ناوی خانەوادەیەکە 4 برا هەن یەکێ دووژن ئەخوازن مناڵیان ناوێ لە پڕێکا دانەیەکیان مناڵێکی ئەوێت ئەمە ئەوێت و ئۆجاخە 4 برا بۆیە ئەم ئۆجاخە ئیتر فرە نازەنینە شەق لە مامۆکانی تریشی هەڵبا مامۆکانی ئەی پارێزن لەبەر ئەوەی کە چرایە ئیدامەدانە ئەم بنەماڵە ئەم مامۆسە ئەم کوڕەسە ئەم مناڵەسە. حکوومەتە هەرێم بۆ ئێمەمانان ئۆجاخە 4 براس. دەوڵەتە تورکیە دوژمنێسی، دەوڵەتە ئێران دوژمنێسی، دەوڵەتە عێراق دوژمنێسی، دەوڵەتە سووریە دوژمنێسی. ئەمە گزارشێکە کە گشتمان ئەیبیسین، گزارشێکە کە گشتمان تکراریەکەینەوە، گزارشێکە کە باوەڕمان پێی کردگان. باشە ئەگەر وابێ ئەگەر ئەم حکوومەتی حەرێمی کوردستانە بە خەباتی چەکداری پارتی و یەکێتی سۆشیالیست حزب شوعی حتا ڕەوەندە ئیسلامیەکان دروست بووێت و ئەمە سەمەرەیە شەڕکردن و قارەمانێتیە ئەم مردمە بووێت، ئیستا ئەم دەسەڵاتە ئێشێ بە هەر شێوەیەک حیفز بوێت. بالئەخەرە ئەمانە توانییانە مەشروعیەتێکی بینوملەلی بگرن لە چوارچێوەی قانونە ئەساسیە عێراقا بۆ خۆیان مەشروعیەتێکی قانونیش دابنین لە چوارچێوەی بوروکراسیە عێراقا ئەمانە شمولە فعالیەتە بازرگانی و سیاسی و نظامیش ئەکەن و هێزە نظامیان بەشێکە لە وزارەتە دفاعی عێراق لە بوجەی عێراق سەهمیان هەست. مؤسساتە دەوڵەتە عێراقی و مؤسساتێکی تر ئەتوانن بێنە حەلیمە کوردستان. تا ئەم دقیقە ئەمەی کە من وتم ئەو گزارشە بوو کە ئەمانە بەحسی یەکەن و ئەکسەریەتە مردم قبوڵی کردەکە. با من ڕەوایەتێکی تر بکەم بووتە. واقعاً مەسعود بارزانی و خانەوادەی بارزانی واقعاً خانەوادەی تاڵەبانی ئینسانهای کوردێکی شۆڕشگێڕ بوون، کەم و کوڕیشیان هەست، ئیرادیشیان هەست. ئیتر ئەم جامعەی کوردستانە هەر ئەوانە داتە دەرەوە، شتە عەجیب و غەریبێ ناداتە دەرەوە. عەقڵە سیاسی بە ئێوە ئیژێت هێشتنەوەیە دەسەڵاتێکی دوفاکتۆ لە فیمابینە 4 گورگە، کارێکی سەخت و کارێکی زەریفە. بۆ ئەوە تۆ ئیشێ یەکسری تەدابیر بکەی، یەکسری تەدابیر. بزانن مثالێک بەم بۆتان،
زۆربەی ئێوە ئیمکانی هەست پوڵ بن بە قەرز بە یەکێ کاوراگەرێکی بێ قەرزەکەتان بخوا. ئێوە کوڕەکەتانە هەنێرنە دەرە ماڵە کاورا، ئێژن بڕۆ هەڕەشەیە لە کابرا بکە، دوو چەکیشی لێبە، بێژە ماڵەکە دەسووتێنم. کابرا فشاری بۆ تێ زەنگ ئەدا بۆ ئێوە، ئێژێ کاکە کوڕەکە زۆری هاوردگە بۆمان کاک فڵانی ئەو بوواکەیت و خوپوڵەکەتم نەخواردگە و ئەوی ژێژێ کوڕەکە غەڵەتی کرد، کوڕەکە بێجای کرد، یەکێ ئەدڕێنی یەکێ ئەدوورێنی. ئەوێ تۆ سیاسەتە هەویج و چوماغ، ئەوێ تۆ سیاسەتی گێزەر و تێڵە. لە جێگەیەکا گێزەرەکە نیشانیە دەی، لە جێگەیەکا تێڵاکە گرکەوە ملی سەریە. نەک فەقەت ئێمە، بەڵام با من بێژم ئاخێزە کوردەوارە سەربەخۆ. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ حکم مەعدەنە تەڵایی بوو بۆ حکوومەتە هەرێم. ڕادیکالیزمێکی گەورەی کوردیوا لە کەلامیە. ئەساسە دەوڵەتەکانی منتەقەی بە مەتن و هەڵتەکان دەسەوە. ئەمە ئەمنیەتی ئەهاورد بۆ حکوومەتە هەرێم، نەتەهدید. ئەمنیەتی بۆ مەعنا ئەهاورد کە ئەیتوانی ئەوان کە ساحێوە ئەبزارن و مەشروعیەتە قانونین لە پشتە ئەم دەنگەوە بەسیجە ئەم هێزە ئیجتماعیە دەوڵەتە ئێران و تورکیە و عێراق و سوودیە بخەنە سەر جێی خۆی کە تماشاکەن ئەگەر ئێمەتە کە ئێوە دروست ڕەفتار ئەکەین و لەگەڵتانە کەنارتین، ئاخێزە کوردەوارە سەربەخۆ یەک هەست دەستی پێتان بگات تیکە تیکەتانەکە. تەماع بەغا و ئەنکارا و ئەستەمبوڵ و تارانیشی هەست. تۆ ئیشی لە خۆت سوحالکەی بۆچی ئەم ئەتەفاقە ناکەفێ؟ نەک فەقەت ئاخێزە کوردەوارە سەربەخۆ، بۆچی تۆ ناوێنی دەنگێکی ڕەدیکاڵ ئەو جۆرەی کە بە ئومەتە کوردی هێز بدات، ئەو جۆرەی کە دەوڵەتە تورکیە و دەوڵەتە ئێران و دەوڵەتە عێراق و دەوڵەتە سووریە نەهی بکات، بیخاتە خەتەرەوە، لە حکوومەتە هەرێم نایێتە دەرەوە، پشتیوانیشی ناکات. مەسەڵەن دەوڵەتە ئێرانی حمایەتە حوسی ئەکات، حمایەتە حیزبوڵڵا ئەکات، پەکەکە ئەکات، یەکێتی ئەکات، ئەمانە ئەکاتە باڵە تەهدیدە خۆی لە منتەقە. دەوڵەتە تورکیە شەروە ئیستە تورکیە گەلێک شوێ پەلامارە مەسعودە بارزانی بدات. مەسعودە بارزانی بەچی لە بەرامبەر تورکیە ویسیت؟ بە خەڵکە دیار بەکر، بە خەڵکە زاخۆ. ئیستە دەوڵەتە ئێرانی گەلێک شوێ پەلامارە سلێمانی بدات. یەکێتی بەچی بەرە دەوڵەتە ئێرانی یەکدێ؟ بە هێزە پێشمەرگەی یەکێتی، بە دژە ترۆر، لەکوێ بەری پێگرێ؟ لە سنوورە باشماخ، لە سنوورە نەوسوو، لە ناو شارە حەڵەبجە، یا لە دەروازەکانە شارە سلێمانی؟ لەکوێ؟ ئایا یەکێک لە کارەکانە حکوومەت ئەوە نییە کە ئێشێ دانیشێ تەهدیدەکان بخوێنێتەوە؟ مەسەلەن زەرورەتە دروستبوونە دەستگاهە ئینتەلیجەنس سەرویس، دەستگاهە ئەتلاعاتی بۆ چییە؟ استخباراتی، پاراستن، زانیاری بۆ چییە؟ بۆ خاتری ئەوەسە تۆ دوژمنانێک کە تەوتە ئەبەر عەلەیهت ئەکەن تۆ ئامادەگیت بوێت. مەسەڵەن تۆ لە جاسووسیکردنە ئەشێ بزانی ئێران چەندانە پێگەی نظامی هەست، چەند لەشکری هەست، هەر پێگەی نظامیەکەی وا لە کوێیە دەقیقەن؟ لەشکرە پیادەز، لەشکرە مێکانیزەز، لەشکرە تۆپخانەز، چەند ئاشیانەیە هەواپەیمای شەڕکەری هەست، چەند هەواپەیمای شەڕکەری هەست، چەندانە لەم هەواپەیمانە شەڕکەرانە ئەتوانن ئەمەلیاتی ئەو بوونەوە، چەندێ نیرویە نظامی هەست، پۆتەنسیێڵی گرتنی چەندێ نیرویە نظامی هەست، زەعفەکانی وا لەکوێ، قودرەتەکانی وا لەکوێ؟ تۆ ئەگەر ئەمانە نەکەی نیتە ئەمنیەتە. بۆیە تۆ ئەوێنی ئێران ساواکی هەست، ئێران وزارەتە ئەتلاعاتی هەست، ئەتلاعاتە سپایی هەست،
دەوڵەتە تورکیە میتی هەست، ئەمریکا CIA بە تەمامە ژێرمەجموعەکانی هەست، ئیسرائیل موساتی هەست، دەوڵەتە عێراق استخباراتی بوو. پاراستنە پارتی چیەکە؟ چەندێ تەهدیدەکان ئەخوێنێت و بەر لەوەی کە تەهدیدەکان ئەسڵەن دروست بوون. ئەمە سوالە لە خۆتانی بکەن. خۆ تۆ ئەوێنیت لەگرا هەرچی شتە بە ناوی موەسسات وا لە ناوی حکوومەتە هەرێمە کارتۆنیە. ئەوەی کە مردمی ئێمە بتەو بکاتەوە کە بتەویە مردمە ئێمە ئەوێت و دەسەڵاتداریە کاک مەسعود بارزانی. من ئەم دەحفەیتر ناوەڵەکم لێ نەدا بە ئەدەب و ناویم برد. کاک مەسعود بارزانی تۆ مردمێکی معتەقد، مردمێکی بە ئیمان، مردمێکی کورد، مردمێکی بە عیزەت و بە کەرامەت، مردمێکی بە خۆی مردانە، بە دەردە تۆ ئەخوا قدرەتە تۆز، یا مردمێکی بێبنەمە، بێ ئەخلاق، جیفەیی، پارەی، مردمێک هەرکە پولی پێبان نۆکەریسی، ڕسمەکان بەڕاحەتی ئەگۆڕێتەوە. ڕسمە تۆ ئەگۆڕێتەوە بە ڕسمە سەدام حوسێن، ڕسمە سەدام حوسێن ئەگۆڕێتەوە بە ڕسمە ئەتاتورک، ڕسمە ئەتاتورک ئەگۆڕێتەوە بە ڕسمە جۆ بایدن. ئەم میلەتە تۆ دڵی پێخۆشەکەی، هێزە تۆ هەست. ئەزانی من ئەم سوالانە بۆ بکەم، چون ئەگەر تۆ ئەو ئیدعاکە ئیکەی لە شاخ و شەڕە کردگە و بە قارەمانێتی هاتکی فەتحە کردگە و ئیستا حکوومەتە دانیاگە، تۆ احتیاجت هەست ڕۆڵەی شەڕکەرە کورد دروستکەی، تۆ احتیاجت هەست دەستگای استخباراتیەکی گەورەت بێت، تۆ احتیاجت هەست هەروا کە ئێران تهدیدە بەسەر تۆ تهدید بی لەسەر ئێران، هەروا کە تورکیە تهدیدە لەسەر تهدید بی لەسەر تورکیە، هەروا کە بەغا تهدیدە لەسەر تهدید بی لەسەر بەغا. ئیستا ناتوانی لە قەوارەی ئێرانە بی کە ئەتوانی بزانە شەڕ ئەسلحەی کا مامەڵە پوڵ. ئێوە سەدان ملیار دۆلار پوڵتان لەدەساو. جەمعیەتی ئێمەی قەومی ئیتنیکیش کەم نییە، لە 40 تا 60 ملیۆنی. ئەفغانی ئێژە نان کە باشە نانخۆر زیادە. ئەگەر واقعەن ئەم سەرزەمینی کوردەوارە بۆ ئێوە مهم بووایە، تەبیعەتەن ئێوە سعیتانە کرد دەسەڵاتە ئێوە ڕۆ بچێتە ناوە ئەم جامعە. چۆنە کە هەر چەشنە ڕادیکالیزمێکی کوردی بۆ ئێوە خەتەرناکەوە دەمیداوت؟ چۆنە ئێوە هیچ ئامادەگیەکتان نییە لە هیچ جبهەیەکە مردمێکی کورد دروست بکەن کە ئەم مردمە کووردە مەناعەتی نەوێت گشتی لە شەڕەتەکە جیهانە لەبینچێت؟ بزانە من ئەگەر هێزە شەڕکەرم بوێت لە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ، من ئەوەی کە ئیرادەی ئینسان ئەشکێنێت لە بەرامبەری ئاوێسم، شەهوەت، وەسوەسە، بێپرینسیپی، بێ ئەخلاقی. چون من ئومەتێکی شەڕکەڕم گەرەکە، ئومەتێکی بە عیزەتم گەرەکە، ئینسانە سەروەرم گەرەکە. دەبێ ئینسانهایی وا بووین تا بتوانین 10 کەسمان 100 کەسمان لە کناری یەکتریوە بوێسین، ئیتمینانمان بوێ بەوەی کە ئەو نافرۆشیت. ئیشی یەکسری بنەمامان بوێ کە باوەڕمان پێی بوێت، کە ئیمانمان پێی بوێت. چۆنە ئێمە لە مەحاسری دوژمنە بەجێ ئەوەی کە ئیماندارتر بووگین بێ ئیمان بووگین؟ چۆنە ئێمە لە مەحاسری دوژمنەوە لە گەمارەی دوژمنە بەجێ ئەمەی کە قرچۆ بووینەوە خۆمان جەم بکەینەوە، مشتە خۆمان ئەکەینەوە، حەوشەکەمان وازە دنیا خۆی تێکە، کولتورمان وازە دنیا خۆی تێکە. بزانن خەڵکە کوردەوار، پێتان وا نەبێ ئەمە ئەقڵیان ناگات. من وافکر ناکەمەوە کە لە حکوومەتە هەرێمە ئینسانە بێ ئەقڵ خەریکە کارەکە.
پێتان وانە بێ ئەمانە سەوادیان نییە. ئیشی لە خۆتان بپرسن ئەی بۆ وا ناوێت. فارسەکەیژێ درستت نەخۆردیم نونەگەاندۆم ئەمە دیدیم دەستە ماردۆم. دروسە حکوومەتداریمان نەکردگە، ئەمە حکوومەتداری مردممان دیگە، ئەمە دیگمانە چۆن دەسەڵات دروست بووگە، ئەمە دیگمانە چۆن مردمێک خۆی مەترا کردگە لە دنیا، ئەمە دیگمانە مردمانێک لە کاتە شەڕاچیان کردگە. نمونونەکەی لە بریتانیا ساڵە 2003 بەر لەوەی حملە بکەنە عێراق تەزاوراتێکی ملیۆنی کریا لە هاید پارکە. ملیۆنی لە بیرتان تێدیستێکە سەرچ بکەن پەیدایەکەن. بەڵام وەختی بریتانیا ئەو وەڵین فڕۆکەکانی هەڵساند و عێلامە شەڕی بەر عەلەیه عێراق کرد. تەمامە مردمە بریتانیا وتیان کشوەرمان وا لە ناوی شەڕا، بەخاس بەخراوای نەپشتە کشوەرمان، حەقمان بوێ حەقمان نەوێ وای نەپشتی کشوەرمان. من ئەمە چاو پێکەوتکە لە بریتانیایی، چاوم پێکەوتکە. چۆنە نەوعە دەوڵەتداریە ئێوە فەرقە کاتەکە تەواو دنیا. ئێوە کوردە بتەوە بە ئەخلاقتان نەگەرەکە، کوردایەتیتان نەگەرەکە، نەتان گەرەکە. حەز ئەکەن بە هەولێرە خۆتان و حەز ئەکەن بە سلێمانی خۆتان بتانوێت، وێژن کاکە کارتان بەسەرمانەوە نەوێت، وێژن کاکە ئێمە لە ئەدەبیاتە سیاسیە عێراقین ئێرانین کارە خۆتان بکەن. بزانە ئەمە تەناقوزاتە گەورە دروستەکە، ئیشی تو جوابی بیتۆ. پس ئێمە لەسەر ئیدعاکانە ئەمان هاتینە بەرەو، ئەمان ئیدعاکەن خۆیان خۆیانیان دروست کردگە، لە دڵە شەڕکردنە هاتنە سەر دەرەوە. ناو بۆ مەعنا نییە کە ئەمانە کەسیان نەداگەسە کوشت. بزانن پەنج هەزار نەفەر لە هەڵەبجە قەتڵ و عام کردیا، خەڵکە کرماشان تەزی، خەڵکە هەولێر تەزی. نەباوەڕکەن نەباوەڕکەن نەباوەڕکەن، بۆشیان مهم نییە. بۆیان مهم نییە چون 5,000 نەفەر بۆ ئێمە ڕقەمە، فقط ڕقەمە. تۆ ئەوێنین لە توولی ئەم 30 و خوردەیە ساڵە لە ماجەرای هەڵەبجە تۆ یەک داستان سەبارەت بە ئەو کەسانەی کە مردن لە هەڵەبجە. داستان کاکە ئەحمە و دوکاندار بوو، بەیانی زوو هەڵسا لە خەو بڕوا کڕکڕی دوکانەکەی بکاتەوە. کاکە ئەحمە 3 کەنیشکی بوو، هێرۆ و کانی و شلێر وابوو، نازانم کێ وابوو. تۆ داستانە وا نابیسی، نەتبیستگە. لذا بۆ من هەڵەبجە 5,000 ڕقەمە، حەجێکی تر نییە. شلێرێ معنای نییە تا زێنک بێ و بەرچاوم بێت و بڕوا، تا بوو کە شوشەکەی لە باوەش بگرێت، خڕی بێ و خشپەی بێ بەسەر زەمینە. من وەختی ئێژن عەلی بچکۆل مرد ناتوانم تەسەور بکەم عەلی بچکۆل لە تێلە کرواسەکەی وا لە ناوی شەرواڵەکەیە، دەرقاچەی شەرواڵەکەی تری چووەگەسە ناوی چەکمە پلاستیکیەکەی، دانەیەکی تریان شۆڕ بوو گەسۆ من لە چەکمە پلاستیکیەکەی چەڵمە لوتی هات کەسە خوارە و نانەڕقەیەکی واوە دەستە ناوی کوچە وێسیاگە. عەلی بچکۆل ئەو بەیانیە لە دەست دایکی دەرچوو بوو، لەبەر خاتری ئەوەی حەزی نەکرد دەم و چاوی بشۆرێ. عەلی بچکۆلێ بۆ من معنای نییە، ڕقەمە. بزانن چەندێک لەم شعارانەی ئێمە ئەیدەین جددیە، دەوڵەتمان جددیە، خۆمان جددین، قسەکانمان جددین. ئەمە تۆ بە یەک نەتیجە ئەگەیەنیت. پارتی و یەکێتی نەک دەرئەسەر ئەوەی کە شەڕیان کردوێت واقعاً بۆ ئەوەی کە ئەم ئومەتە کوردیە
سەروەریەکی خۆی بەم جیهانە نیشان بدات، نەک ئەوەی کە دەرەنجامە شەڕە ئەوان کە لە ئیرادەی خۆیانەوە هاتکەسە دەرۆ دەسەڵاتێک دروست بووگە کە ئیستا ئەمانە ئەم دەسەڵاتە بە چم و دان گرتیانە سەر دەسەوە نایانگەرەکە لە دەسی بن. ئەمە نیشانەدات وەختێ پارتی وێکێتی خەریکن بە پوڵە نەفتێک کە پێیان ئەدەن کرماشانی پولەکی ئەکەن، کەنیشکەکانی کرماشان ئەکەنە فاحشە پێی ئێژن بێ $100 بگرە فاحشەگیمان بوو بکە. ئەم پوڵە نەفتە کە ئەیگرن ئەیدەنە فعالە جامعەی مەدەنی ئێژن بێ بڕۆ لە سنا دەرودەشت و خیابان و کوچە خاوێن کەرەوە کوردایەتی یعنی هەڵسوڕاوی مەدەنی بوون. مەلا بەختیار 50,000 ئەداتە ئەم و 100,000 ئەداتە ئەو 200 ئەداتە ئەو 10,000 ئەداتە ئەم و ئەوێنی ئەمەی کە تۆ خەریکی ئەیوێنیت نەک کرماشان و سنە ناکاتە قەڵغانە سلێمانی، بەڵکو کرماشانی و سنەیی متنەفر ئەون لە سلێمانەی و هەولێری. نەک جبحەی دفاع لە سلێمانی نێ لە هەمەدانە، بەڵکو سلێمانی ئەسڵەن دفاعی نییە، دفاعێکی لێ ناکرێ. کاکەی کورد، تۆ کە ئەم ڕەوەندە ئەوێنی بە کامە نەتیجە ئەگەی، بە کامە نەتیجە ئەگەی، تەبیعەتە نیشێ بەم نەتیجە بگەی کە ئەم دەسەڵاتە بە ناوی حکوومەتی هەرێم ساحێبێکی تری هەست. ئەمانە خیاڵیان لە جێگەیەکی تر و ڕاحەتە. ئەوان لەوێدا نەنیشتگن چون دەسەڵاتێکیان بە زەحمەت بەدەست هاوردگە دەرەنجامی شۆڕشە ئەیلول و دەرەنجامە شەسەکان و هەفتاکان و دەرەنجامە ڕەو و کۆڕە و دەرەنجامە بارزان و ئەنفال و هەڵەبجە ئەمە ئاساتیان بە خۆیان و بەم مردمە داگە و ئەم مردمە بەدەستی ئاورد و ئیستا دەنگ دلێر پۆتینەکانی ئەوان لە بەغادایەکەنیت. دەرەنجامە ئەمە بەدەست نەهاتگە، چون ئەگە دەرەنجامە ئەمە بەدەست بەهاتایە ئمڕۆ لە کوردەوارە گەورەترین موڤمنت بەرعەلەیهە تەولیدە سڵاح و ئەسلحەی شیمیایی دروست ئەو جەهانی گەورەترین موڤمنتیان دروستە کرد. ئێستا 50 دانە بەرهەمە سینەمایی دروست بوو لە عەلیە بچکۆ لە چەڵمن کە من ئێستا وەسفیم کرد کە لە هەڵەبجا مرد. یا لە زارای 4 ساڵە کە لە ئەنفالە کوژیا. ژیانە زارای 4 ساڵەی نیشانەدا دروست نەبوو. ئێمە ئەنفال و هەڵەبجە و بارزان و ئەوانە بەلامانەوە نەموهیممە، نە ئەزانین چۆن کەڵکی لێ بگرین، نە ئەزانین ئێشێ چی پێ بکەین. دلیلی ئەوە نییە ئێمە عەقڵمان نییە، دلیلی ئەوە نییە کە ئێمە نافەهمین، دلیلی ئەوە سێشی لە خۆت سوالکەی حکوومەتە هەرێم ئەی ئەگەر ئەنفال و شیمیایی و بارزان و ئەیلول و ئەمانە دروستی نەکردگە چیتر دروستی کردگە؟ چون کارنامەی حکوومەتە هەرێم کارنامەیە ئەیلولی نییە. چیتر دروستی کردگە؟ تو ئالەگراگەیتە لەحزەی سوال.
ئۆکەی ئەگەر ئەمانە خۆیان دروست نەکریاگن کێ دروستی کردگن شێ بگەڕی جواوەکەی بدۆزیتەوە ئیشتە کە دروستی کردگن بەرژەوەندیە ئەو چیە لە دروستکردنە حکوومەتە هەرێم ئەو ئیشێ بۆچی ئەم پێشەی نێوان زاومە دروست بکات بۆ ئیشی دروستی بکات چه منفعەتێکی هەست بۆی یاڵەتی متحدەی ئەمریکایشی بۆ دوژمنایەتی تورکیە و سووریە و ئێران بکە چه منفعەتێکی هەست وجدانە بەشەری نجات پەیاکە ئەگەر حکوومەتە هەرێمی دروست نەکردایە لەگەڵ هێزە سەدام حوسێنە پارتی و یەکێتیش ئەیەندا لە ئەمریکا ئەگەر ئیمڕۆ دەوڵەتە مەرکەزی عێراقی گەرەکی بێتەوە هەولێر ورد و درسە ئەم مردمە هەرواکە لە کەرکووکە 40,000 نەفەر کوشتەماندا و 50,000 سەربازە عێراقیمان کوشت و کەرکووکمان هێشتۆ ئەترسن بێن هەولێر بگرن چون مقاومەتەکەی کەرکووکمان نیشان ئەدات هەولێر قەیرە قابلە گرتنە ناگیرێت چی بەر بە دەوڵەتە عێراقی ئەگرێت بێت هەولێر بگرێ سازمانە ملەلە متحد ایالات متحدەی ئەمریکا دەوڵەتانە منتەقەی چی بەریان بێگرێ ئەگەر ئەم سوالانە لە خۆتان نەکەن دەرەنجامەکەی ئەوێت بەمەی کە ئێمە ڕۆژ لە دوای ڕۆژ هەرچی هەڵس و کەوت ئەەکەین خەریکین خۆمان نابوو دەکەین خەریکین تەواوی ئەو پێگانەی کە لەسەر یاوێسیاوین و بوونمان پەیدا کردو بە دەستی خۆمان پاکیەکەینەوە وەسە ئینتحارە ملی بکەین وەسە بە کۆمەڵ خۆمان بکوژین بیستتان وتیان لە کالیفۆرنیا جەماعەتی نهەنگ خودکوشیان کرد جەماعەتێک دولفین خودکوشیان کرد گروپێ خۆیان فڕەداسەوە لە کالیفۆرنیا هەرچی ئەمانیانە فڕەداوە ناوە ئاو دیسانەوە هاتنە دەرەوە و خودکوشیان کرد و خۆیان کوشت ئێمە خەریکین خودکوشیە ملی ئەەکەین بزانن بۆ ئێمە ئەم سوالانە لە خۆمان ناکەین دلیلی ئەوەسە کە ئێمە حتمما زوانمان نییە دلیلی ئەوەسە حتمما ئێمە فرە مەشغوڵی نواینە ناوی کێ بڕکیە دلیلی ئەوەسە حتمما ئێمە دەستکاری کریاگین کە فکرەکەین ئەم وەزعیەتە واینە ناویە باشترین وەزعیەتە ممکنە شاید دەلایلی فرەی بوێت بڕۆن بە دەلایلی خۆتان مراجعە بکەن تا بفەهمن بۆچی ئێمە بە ئەتا بۆ قسە ئەەکەین و بۆچی مهمە کە ئێمە مەجبورین من قەرارێکم هەست و ئیشی بڕۆمە شوێنە کەسێک پێم وانە بوو دیبەیتەکە ئەوەنە درێژ بوێتەوە ڕۆم کارەکەم ئەنجامە دەم لەوانەیە ساعاتێکی پێ بچێت و تێمەوە ئیدامەیە ئەم دیبەیتە ئەەکەم ئیدامەی ئەدەم جارێ لایەوە خۆش